ئەو ناوی لێنراوە بەختەوەرترین کەسی جیهان و وەڵامی سێ پرسیاری بیرمەندە دیارەکانی جیهان دەداتەوە. نووسەری کتێبە نێودەوڵەتیە پڕفرۆشەکانە و ئامۆژگاریمان دەکات کە چۆن بژین. ئەو ڕوونی دەکاتەوە کە خۆشبەختی بەردەوام بازدانیا بۆ خۆشی. ماسیۆ ڕیکارد بەختەوەرترین کەس لە جیهاندا. ماسیۆ ڕیکارد دەروێشێکی بوودایی فەڕەنسیە و لە سەرەتای ساڵانی 2000دا توێژەرانی زانکۆی ویسکۆنسین بۆیان دەرکەوت کە مێشکی ڕیکارد شەپۆلی گاما بەرهەم دەهێنێت کە پەیوەندی بە فێربوون و سەرنجدان هەبووە بە ئاستێکی هێندە بەرز کە ناویان ناوە بەختەوەرترین کەسی جیهان. ماسیۆ ڕیکارد خاوەنی بڕوانامەی دکتۆرایە و نووسەری کتێبە نێودەوڵەتیە پڕفرۆشەکانە لە ئاهەنگێکی ساڵانەی هیندستان کە بیرمەندە دیارەکانی بوارە جۆرە و جۆرەکان کۆ دەکاتەوە پرسیاری لێکرا دەتوانی سێنهێنی بەختەوەریمان پێ بدەیت؟ وەڵامەکەی ئەوە بوو: یەکەم، هیچ نهێنیەک نییە. دووەم، تەنها سێ خاڵ هەیە. سێەم، تەمەنێکی دەوێت. ئەو دەڵێت چێژ لە هەموو ساتەکانی ژیان وەردەگرم، بەڵام بێگومان ساتی دڵتەنگی گەورە هەیە، بەڵام دەبێت لەو کاتەدا خۆت بە ئاگا بهێنیتەوە و دوور بکەویتەوە لە خەمە گەورەکە. بۆ بەهێزکردنی هەستی بەختەوەری ناوەوە ئەم ڕاهێنانە پێشنیار دەکات. کاتێک لە ساتێکی خۆشەویستی دایت، ئەم ساتە مێشکمان پڕ دەکات لە هەستێکی هاوسۆزی جوان بۆ ماوەی سی چرکە، ڕەنگە خولەکێک و پاشان لە ناکاو دەڕوات. بۆیە ئیشی ئێمە تەنها پەرپێدانی ئەم هەستەیە. دەژڵێت وای لێ بکە ئەو هەستە کەمێک زیاتر بمێنێتەوە. هەوڵ بدە بۆ ماوەی 10 خولەک بۆ 20 خولەک، ئەگەر نەما بیهێنیتەوە و زیندوی و ئامادەیی پێبدا. ئەگەر بۆ ماوەی 20 خولەک ئەوەت کرد، ڕۆژێک تەنانەت بۆ ماوەی 3 هەفتەش تۆ خۆشبەخت دەبیت.